لە ماوەکانی ڕابردوو و لەسەر ڕاستپاردەی بەڕێز بافڵ تاڵەبانی تەکلیفی کراین بۆ ئەوەی یەکێک لە کارە تایبەتەکان یان داواکاریەک ڕەواکانی کەسوکار و نەوەی پێشمەرگە واتە کەسوکاری شەهیدی پێشمەرگە و کەسوکاری سەربەرزی ئەنفال کراوەکان کە داوایەکیان هەبوو بێبەش بوون لە ئیمتیازاتی خوێندنی باڵا بە تایبەتی لە خوێندنی باڵا لە زانکۆکان لە سنووری ناوچە کێشەرەسەرەکان بەگشتی و کەرکووک بە تایبەتی و ئاماژە بۆ ڕاستپاردەی بەڕێز بافڵ تاڵەبانی لەگەڵ برای بەڕێزمان دکتۆر عومەر ئینجا سەردانی ئەوەی کە پێویستە لایەنی پەیوەندیدار هەر لە سەرۆکایەتی کۆمار و لە شوێنەکانی تر ئەوەی کە پێویستە ئەنجام درا توانرا بە قەرارێکی زۆر باش بۆ کەسوکاری شەهیدی پێشمەرگە و ئەنفال کراوەکان دەربچێت لەلایەن دەستگای یان موئەسسەسەی شوهەدای عێراق کە شمولی هەموو ئەو ئیمتیازاتە بکەن کە کوڕ و یان کچ و یان مناڵی هێزەکانی تری سوپای عێراقی شمولیانەکە لە خوێندنی باڵا لێ مەوکو هەستێکی بەرپرسیارەتی کە لە زانکۆی کەرکووک کارەکەین لە نزیکەوە ئاگادارین ئەو ئیمتیازاتانەی کەوا ساڵانە بۆیان دێت بریتیە لە چوار ئیمتیازی سەرەکی نەوەی شەهیدی جێشی عێراقی لەسەرەوەی معدل حەوت دەرەجەی پێ دەدرێت یعنی کەواتە ساڵانە کە دەرچووی ئامادەیی 93 بێنێ حەوت دەرەجەی پێ دەدرێت دەبێ بە 100 بەرزترین کولێوەری دەبرێت بەڵام نەوەی شەهیدی پێشمەرگە ئێمە بەداخەوە ئەو ئیمتیازەی دەست ناکەوت